نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سلامي إخوائي قولتان لبي ميواناني والإخوة السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار بخاطرنا وجوانكاني بخاطر اسم عظمي خوي لقناح تاواني همولايك من خوش ببه وداوكارين لپروردگار إخوائي قورا مصيبت بسر هرقل يكاهاتو هرشونكاتو إخوائي قورا آيب كابيا إن شاء الله. مسلمان عزيزة كان حزكم لو تاري أمرودا باس لو بكين معلومی جنابتان هموتان دزانن لولاد دا و لدنیا دا یستا کوا گلک قومک خلکانێکی هەژار خەڵکانێکی بێدەسەڵات ئەچەوسێنەوە لە بەردەم هەموو گیان و هەموو دنیادا. ئەوش بابەتی ستەمکاری و زوڵمە دووبارە و سێبارە بەسەری گەلی کووردا دێتەوە لە پارچەیەک لە پارچەکانی کوردستان. زۆر جار بەداخەوە داخی گرانم بناوی دین شوکریه داخی گرانم سری سورتی انفال بسرمان دخونه سرتی سورتی فتح دخونه ره سرتی تربزان چی سورتی کیت دخونه بسرمان دا بداخی گرانم اوانی لاس و گذافی دیموکراتی و که اوی که لدنیا دالی ددن اوانن دبنا پالپشتی او درندانه و او کسانی که بزیان به هیچ کسی کانای براستی نه مندال نه بیایویت من نه افراد ئەمانە بە هیچ شێوەی ناپارێزن. ئێمە لە فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم باسمان کرد فەرمومان پێغەمبەر گیان عەلەیهی سەڵات وەسەلام هەرچی کاتێ کەوا جەیشێکی بناردایە بۆ هەرچی شوێنێ وەسیەتی پێ ئەکرد ئەویت وریابان ئامان 100 ئامان مناڵ بپارێزن ئامان 100 ئامان پیاوی بەتەمەن و ڕیسپی بپارێزن ئامان 100 ئامان ئافرەت کە زەعیفەی پێ دەڵێن بیپارێزن. بەڵام لە ئێستادا دەبینی ئەوەی بەناوی ئیسلام وە دەکرێ ئەوەی بەناوی غەیرە ئیسلامیش دەکرێ هەمووی ئەمانە ناپارێزێ چونکە ئەو کەسەی کەوا ستەمەکا و زوڵم دەکا ئەبێ ئێمە بزانین خوای گەورە فەرمێ وەمەن یوقتل مؤمنا متعمدا هەر کەسێ یەک تاکە کەسێکی ئیماندار منداڵێک ئافرەتێک پیاوێکی بەتەمەن کەسێک هیچی لە دەست نایە لەم ئاگربارانە دەکوژرێ لەم بینەدا کەسێکی مسلمان گەلێکی مسلمان کە دەکوژی تۆ پێغەمبەری خوای گەورە فەرمێ هەر کەسێ یەک کەس بکوژێ نەک کۆمەڵێک نەک گەلێک بسڕێتەوە نەک قەومێ بسڕێتەوە نەک وڵاتێ بسڕێتەوە نەک چەنەها شوێن و ئاساری نێلێتەوە خوای گیانە فەرمێ وەمەن یوقتل مؤمنا متعمدا بەعەن قەست بزانێ دەکوژێ فجزاؤه جهنم ئەوە موژدەی پێ بدەن ئەو کەسە جەهەنمیە. ئەمجا فەرمێ پاشان فجزاؤه جهنم خالدا فيها هەتای دەمێنێتەوە لاگری دۆزەقا. با لە زاف و گەزافی ئەوەی لێدا مسلمانە با بڵێ من ئیماندارم با بڵێ من غەزا دەکەم با بڵێ من کافر دەکوژم با بڵێ من ئەوانەی دژی خوا دەیکوژم. خوای گیانە فەرمێ هەر کەسێکی أفرمي مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه خواهي قورا غضبي لي دقريه ولعنه خواه لعنتي ليكا وأعد له عذابا عظيما. أمشش خصلتي بودانا واركسيك مسلمان عزيزة كان كشتن هرواها آسانية لتارازوي دنيا دا هركي بو خوي بيو خلق بكرن و خلق بفروشن بپاره بي یان بە دەستکەوت بێ بەڕێکەوتنی وڵاتەکان بێ بەڵام لە قیامەتە ئەمە نییە. بەخوا لە قیامەتە ئەمە بەسەر کەساتیان ناپەڕێ هەر کەسێکی کوشتە بێ چیجا لە دەسەڵاتدا بێ لە خواردا بێ خوای گەورە لە قیامەتە تۆڵەی لێ دەکاتەوە چونکە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم
ئەم مرۆڤە خوا دروستی کرد هەموو مەخلوقات سوژدەی برد بۆی خوای گەورە ڕێزی لێنا هەموو بوونەوەرەکان ئەمجا لە پاشەوەش وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا خوای گەورە فەرمێ بەشەرمان تەفضیل دا بەسەری مەخلوقاتی تردا هەموویدا تو دەبێ کۆمەڵێک دەکوژی کۆمەڵێ لەناو دەدەی هەمووی ئەکوژی بەس لەبەر ئەوەی لەبەر لە پێناوی چیدا بەس ئەوەی زبانەکەی جیاوازە بەس ئەوەی زبانەکەی تۆ نییە ئێمە هەموومان مافمان هەیە لەسەر زەوی مسلمان عزیزەکان هەر کەسێ بە زمانی خۆی بە قەومی خۆی نابێ کەس بسڕێتەوە چونکە هەموومان دروستکراوی خواین خوا گیان ئەم زبانەی داوە بە من دەیتوانی بە من بە عەرەبی دروستکە دەیتوانی من بە فارس دروستکە دەیتوانی من بە هەموو ئەنواعەکانی تۆ دروستکە خوا گیان منی بە کورد خەلق کردووە چی دەسەڵاتم هەیە دەسەڵاتی من چی تایە تۆی بە عەرەب دروست کردووە ئەو بە تورکمان دروست کردووە ئەو بە فارس دروست کردووە يا أيها الناس إنا خلقناكم شعوبا وقبائل لتعارفوا نيوت لتحاربوا أي خلقنا إيوة ما درس كردوا لنيرومي أي خلقنا إيوة قبائل إيوة قوميات لبيني خودانا مانا يواني قوركان بوشكان بصرنوا أما هموي مخالفي قرآن هموي مخالفي سنة هموي أويك ظلم وستم زياتري تياني من أجل ذلك كتبنا على بني إسرائيل على الذاتي ويكوت ما لبني إسرائيل كتاب دا في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي إخوة يقول بيدا فرمي من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض هر كسي بكوجي بنا حق كسي بكوجي فساد بناته ولا سرزوي دنيا خافور كا دنيا لناو بدا دنيا توشي شربك ولاتي قلي خلقك لناو بدا ورشروتك خوي جانا فرمي فكأنما قتل الناس جميعا وكوي همو خلقي كشتوا ومن أحيا فكأنما أحيا الناس جميعا بوي مسلمانا برزا كان بوي بزاني ستم هر كسي بك ستم اگر كرد بك اگر عجم بك اگر فارس بك اگر ترك بك هر كي بك ستم اما همو ما بلين ستم چونك هر كسي بك من دالكي دو سالان من دالكي سنگی ئافرەتێکی شووی خۆر ئەبێ چی زەمبی بێ ئەبێ چی تاوانی بێ ئەبێ پیاوێکی بەتەمەن ناتوانێ بڕاتە ڕێوە لە ماڵەکەی خۆیدا دەربەدەرە چی تاوانی بێ ئەمە ئەبێ ئەو دوای ئەبێ ئەو خەڵکە ئەو ماڵانە ئەو گەڕەکانە ئەو شارە هەمووی وێران دەبێ ئەبێ چی تاوانیان بێ تاوانیان گەرێ چی بێ ناڵەیان دەگەیێتە هەموو شوێنێ هەموو دنیاش دەبینێ بۆیە زۆر جار بڕوا مەکەن بە دنیا دەڵێن مافی مرۆڤ کامە مافی مرۆڤە لە کوێدا هەیە ئەوە تا بە بەرچاوی هەموو دنیاوە وڵاتە زلێزەکان دێن لە باتیەوەی بڵێن کاکە ڕایگرە کاکە ماگەر بەستەبان نەمێنێ ئەڵێ کاکە ئێمە ڕێگرین با زیاتر خەڵک بکوژرێ با خەڵک لەناو بچێ با خەڵک زیاتر شەڕ بکا با دنیا ئاژاوە بێ با دنیا کوشتار بێ با دەستیان بە یەکتری خوێن بە دەستیان بە خوێنی سوور لە یەکتر بێ بۆیە مسلمان عەزیزەکان ئێمە ئەبێ بەڕاستی ئەمە جێگای نیگەرانی هەموو لایەکە ئەوەی خاوەنی وجدان بێ ئەوەی خاوەنی زەمیری بێ ئەوەی خاوەنی ئینسانیەت بێ ئەوەی خاوەنی ئیسلامەتی بێ بەڕاستی لە هەرچی شوێنێکە یەکێ بە نەحەق بکوژرێ پێی ناخۆشە چونکە پەروەردگارە فەرمێ لە حەدیثی قودسیە هاتووە یا عیبادی ئینی حەڕەمت الظلم عەلی نەفسی ئەی بەندەکانم من حرامم کردووە ستەم لەسەر خۆم وحرامش کردووە لە بینی ئێوەدا ستەم لە یەکتری بکەن واتا ظلم و ستەم بکەن لە یەکتری یانە فەرمێ ئین الشرک لظلم عظیم بستەمش بە گەورەی لە حەوت تاوانەکە دایناوە خوا گیان یەکێ لەو تاوانە گەورانە کوشتنی بە نەحەقە لعن الله من غير منارات الأرض لعنتي خوا لەو کەسە بێ شێوازی ئەرز واتا مخلوقات ئەو شوێنانە هەمووی تێک دەدا ئێرانی دەکا کاولی دەکا یانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اتقوا الظالم اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة ستم تاریکیە ئەمڕۆ بێ سبەینێ دۆزیتەوە هەر کەسێ ستەم کە غەمتان نەبێ بەخوا خواجان وعدی داوە هەر کەسێ دەستی لە ستەما بێ لە زوڵما بێ بکە
هیچی جیاوازتر نییە لەوانەی کە پێشی خۆی کە بینیەتی بە چاویان بینیمان یان دێکمان نەیبینی. سەدام حوسێن بە چاوی خۆمان بینیمان، ستەم و زوڵمی کرد چی بەسەر هات. ئەوەکانی تر تەماشاکەن دەوڵەتە عەرەبیەکان هەموویان بە چاوی خۆتان نەتان بینی یەک بە یەک هەمووی گەلەکەی خۆی دەیگردووەی کوشت لەبەر ستەمیان زۆر بوو، لەبەر ستەمیان زۆر بوو. بۆیە ئینسانی ئیماندار ستەم ئەوەی کە ستەم دەکا ئەبێت تۆ بە هیچ شێوەیە لەگەڵیان نەبی، چونکە خوا گیانە فەرمێ یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ قتل المؤمن أعظم عند الله من زوال الدنيا. ئێستا تۆ ئەگە بڕۆی بەردێ بگریتە کەعبەی ماڵی خوا بچی کەعبە خشت بە خشت دەرکەی هەلێیان نایەلن ئیلا ئەوەی ئەتگرن هەتا هەتایان دەتکوژن. وەڵڵاهی تۆ بڕۆی ماڵی خوا بڕمێنی، وەڵڵاهی لەوە باشترە کە کەسێکی بێتاوان بکوژی. وەڵڵاهی ئەم دنیا خاپوورکەی هەمووی خاپوورکەی دنیا سەرزەوی هەمووی کە چەندێ سەرزەوی هەتا دەڕوا هەمووی خاپوورکەی لەوە باشترە دەستت لە خوێنێکی بێتاوانێکا بێ. ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، قسەی من نییە، لە حادیسەکانە هاتووە لەوەیە کاتمان دەرفەت نەدا هەموو حادیسەکان بخوێنوە لە خزمەتی جەنابتانە. بۆیە فەرمێ لو أن الثقلين اجتمعوا على قتل مؤمن، ثقلين واتا ئینس و جن مرۆڤەکان هەمووی لەگەڵ جنەکانیشدا هەمووی کۆبنەوە پێغەمبەری خوا فەرمێ دەستیان لە خوێنی کەسێکی ناحەقا بێ خوای گەورە هەموویان بە تێکڕا چی مرۆڤەکان بێ چی ئینسەکان بێ دەکاتە ئاگری دۆزەخ و بێباکە پەروەردگار. مرۆڤەکان هەمووی ولەگەڵ ئینسەکانش هەموویدا. یان لە حەدیثێکی دردا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو أن أهل السماوات وأهل الأرض حوتبقەی ئاسمان چیتی یادایە و حوتبقەی زەوی هەمووی بەیەکەوە بەشدار بن لە دەست لە کەسێکی بە نەحەق بکوژن خوای گەورە ئامادەیە هەموویان بخاتە ئاگری دۆزەخ. چونکە کوشتنی مرۆڤ زۆر خەتەرە. ئەم مرۆڤە ئاوا لە دنیادا دەیکوژی جەرگی باوکێ دەستێنی 80 ساڵ و 90 ساڵ، منداڵێکی بەرشیرانە دەکوژی جەرگی دایکێ ئەستێنی، ئافرێتێکی زەعیف دەکوژی، گەنجێکی لاوی بەڕێز دەکوژی، قەوم و گەلێک لە ناو دەدەی ناوی دەنەی ئیسلامەتی و دیندارێتی، ناوی دەدەی و جار دەدەی لە ماڵەکانی خواوە سوورەتی فەتح بخوێنرێ، سوورەتی نەسر بخوێنرێ، بۆ تو غەزای قوڕەیش دەکەی، تۆ غەزای ئەبوو جەهلەکەی، تۆ غەزای کافرەکانی مەکە دەکەی، یان غەزای منداڵێکی ساوا دەکەی، یان غەزای ئافرێتێکی بێتاوان دەکەی، یان غەزای پیاوێکی ڕیسبی بەتەمەن خوا شەرمی لێ دەکات تۆ شەرمی لێ ناکەی، یان غەزای گەلێکی ستەمکار گەلێکی مەزلوم گەلێک کە کەس پشتی نییە جگە خودا نەبێ، گەلێ هیچ کەسێ لێی ناباتەوە، گەلێکەکەوا لە هەموو شتێکدا بەکاری دێنن بۆ خۆیان دوای پشتی لێ دەکەن. بۆیە ئێمە بزانی مسلمان عەزیزەکان زۆر جار بەداخەوە بەناوەی دینەوە ستەم دەکرێت لە گەلێک یان بەناوەی شتی ترەوە ستەم دەکرێت. بۆیە بەڕاستی ئێمە جێگەی ئەسەفە، جێگەی ئەوەیە نیگەرانیە. ئێمە هەمومان ئەبێ هەڵوێستمان بێ مسلمان عەزیزەکان، ئەبێ دانە دانەتان هەڵوێستان بێ، ئەبێ بەشدار بن لەوانەی دەنگی خۆت هەڵبڕی ئەضعف الئیمان بێ لای کەم بڵێ وا خەڵکینە، وا ئەوانەی شتان بەدەستە، وا نەتەوە یەکگرتووەکان، وا وڵاتە زلێزەکان بیکەنە ڕێی خوا، بیکەنە ڕێی هەموو شتێک. ئەو هەژار و ئەو لێ قەومە و ئەو فەقیرە ئەو منداڵانە ئەو ژنانە مەکوژن، بێنە جواو لە سەریان، ئەوانە هەتا دیۆکە دۆستی ئێوە بوون، ڕۆڵەکانتان دەداوە کوشت، لە پێناوی ئێوەدا شەڕیان دەکرد، ئێستا ئێوە پشتان جێهێلاوە بە بەرچاوی هەمووتانەوە یەک بە یەک هەموویان دەکوژن. ئەمە وەفاکەتانە، ئەمە ڕازگۆیەکەتانە، ئەمە ڕاستیتانە لەگەڵ ئەم خەڵکە هەژارە، لەگەڵ ئەم خەڵکە داماوە، لەگەڵ ئەم خەڵکەیکەوە لە هەموو لایەکەوە ئاگری تێبەردەدەن. بۆیە مسلمان عەزیزەکان ئەبێ بزانین ئێمە کەواتە ستەمکردن شتێکی ئاسان نییە، شتێک نییە کەوا ئێمە، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ لا يزال المؤمن في فسحته من دينه ما لم يصب دم حرام. کەسێ خوا عیبادەتی لێ قبوڵەکە
هەتا کاتێ دەست نابا بۆ حرام پێغەمبەری خوا فەرمێ فەرموویان کام حرام فەرمووی کەسێ با دیندار بێ با ئەولیای خوا بێ با هەموو شتێ بڵێ بەڵام کاتێ دەستی برد بۆ خەڵک لەناو بدا پێغەمبەری خوا فەرمێ هیچ عیبادەتی لێ قبوڵ نابێ ئەوەی شیبووەتەوە لە پێشی دەسڕێتەوە چۆن پێغەمبەری خوا لە حەدیثێکی تردا دەفەرمێ منه صرفا ولا عدلا ئەفەرمێ نەنوێژە فەرزەکانی نەئەدا فەرزەکانی وەنە سنەتەکانی خوای چی لێ قبوڵ ناکا با ئیدعای هەرچی بکا بۆیە بێ وریابی موسڵمان ئازیزەکان ستەم کوشتن شتێک نییە ئاسان بێ زۆر ئاسانە لەم زەمانەدا چۆنە فەرمێ كل ذنب عسى الله أن يغفره هەموو تاوانێک لای خوا محاڵ نییە خوا لێ خۆش بێ ئیلا ئەم دوو تاوانە نەبێ کە پێغەمبەری خوا فەرمێ إلا مات مشركا أو مؤمنا قتل مؤمنا متعمدا واتە یەکێ بمرێ ئیلا شەریکی بخوا قەراردا بێ یەکێ بمرێ دەستی بە خوێنی تا بێتاوان بێ ئەمانە مەحاڵە خوا لێیان خۆش بێ ئەم حادیسەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەومان پێ دەڵێ ئەوەمان پێ دەڵێ لەگەڵ زاڵمان نەبی ئەبێ ئێمە لەگەڵ ئەوەی کە زوڵمی لەگەڵدا دەکرێت لەگەڵ ئەوە بین بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژە دەکات لەو فەرمایشتە جوانانە يوسف يا فرميك لبياوجاكان من دعا للظالم بالبقاء هر كسي دعابك بي خوش بي لدو بي خوش بي دعابك او ظالما هر ظالم يدبمين يتوا ام بياوجاكا فرمي فقد احب ان يعصي الله في الارض او بي خوش لسر زبيدا او اخوا بينا خوش بكري واتا فساد بلاو بيتوا ورياب المسلمان اذا كان لدوا هر كسي استمكا بيما نفرتي ليبكين لخوي لستمكي هر كيبي مسلمان عزيزكان هر ريبي هر ولاتيك بي هر قليك بي وكوت مانش هر رنجيك بي هر برجي بي هل يقري ابي من رقمان لي بي چونك استمكار چونك استمدكاش خوا استمكاري خوش ناوي اگه تماشاش كين لروجي قيامة مسلمان عزيزكان او من دال الساوانة و استابتوب وبتار لي ادرين او افرتانا او بياوانا لدنيا دا دمرن ولكولانا كان لشقامة كان خافور دبن بعد جار جستيان ديار ناميني بلام لقيامة آوانيا پیغمبر اخوة فرمي عليه الصلاة والسلام لحديثك دريج مان هي اجرنوا افرمن اجرنوا كاتي پیغمبر اخوة صلى الله عليه وسلم افرمي دربار روايتي تفسير رواية فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وعد لهم عذابا أليما أبي هريرة برسياريان ليكرد آية كسكي استمكار آية توبي خوالي قبول دكا أوش فرموي أجر استمي كردبي وزانيتي زور تندا أبو هريرة فرمي أو خوالو استمكارانا قبول ما كاليان كشي توبة كيان فرمويان بيارك هات خزمتي وفرموي أي أبا هريرة باشا أجر كسي استمي كردبي پاشان دوایەوە فەرمووی تەوبە بکە و لێی خۆش دەبێ فەرمووی نەخێر فەرمووی چۆن ئەیوتی نەتبیستووە لەباری دایکت نەچی ئەوەی کە لە ڕۆژی قیامە داستان دەکا ئەڵێ ئەوانەی کەوا مردوون بەدەستی خوێنی ئەم لە ڕۆژی قیامەتە دێنە بەرامبەر محکەمەی خوا دەگرون و ئەهێژێنن دەڵێن یا رب سل هذا فيما قتلني ئەی خودایە ئەی عەدالەتی خوددا ئەی محکەمەی خوای پەروەردگار بپرسە لەم زاڵمە لە پێناو چیدا منی کوشت بۆچی منی کوشت بۆچی جەرگی سوتاندم بۆچی ماڵی ڕماندم بۆچی ڕۆڵەکەمی کوشت بۆچی پیاوەکەمی کوشت بۆچی ئەم ئافرەتەی کوشت هەموویان بەڕاست و بە چەپدا قۆڵی ئەم زاڵمە دەگرن دەڵێن خوایە لێی بپرسە ئەمە بۆچی منی کوشت لە پێناوی چیدا منی کوشت ئەبێ جوابی خوا بداتەوە لە محکەمەی خوایە چونکە ئاسان نییە مسڵمان عەزیزەکان هەموو دنیا وڵاتانی تر هەمووی ببینی ڕبعێ وڵاتی وا هەیە ڕبعێ ئێمە نییە مافی هەیە وڵاتی هەبێ خاکی هەبێ نیشتیمانی هەبێ بەڵام ئێمە فزیەک دەرەچێت لە دەممان ئەوانەی هەموویان دەممان لێ دەکەنەوە ستە بۆ ئێمە گەلێکین قەومێکین زەرەرمان بۆ چێ بووە لە قازان بۆ هەموو دنیا زیاتریشمان نەبووە بەردەوام ستەممان لێ کراوە و بەردەوام ستەممانی لێ دەکرێت
بەڵام کەس نازانێ خێرا بەچێوە لێ ئەوەنە زوڵمان لێ بکرێ ئەوەنە ستەممان لێ بکرێ مەظلومیەتی ئێمە هەموو دنیادانی پێ بنا کەس نازانێ خێرا بەچێوە چونکە ئێمە بڵین بەڵام لە دوعاکانمانەوە بێ بەردەوام دوعا بکەین خوای گەورەوە ئاگرە ئاوێکی پیا بکا لەوە زیاتر جەرگی کەس نەستوێ لەوە زیاتر وڵاتی کەس ئێران نەبێ لەوە زیاتر خەڵکێکی ڕەش و ڕوود ئاوارە نەبێ بۆیە بێ ئینسان ئیماندار غەم خوا لەسەر ئەوانەی کە لە دنیادا دێ بەسەرمانەوە بە چاوی خۆمان دەبینین ئەفەرمون وەگەڕنەوەڵێن پیاوێک هەبووە وەختی خۆی ئەم پیاوە قووەتی هەبووە هێزی هەبووە ئەڵێ ڕۆژە ڕۆی بینی بڕێ ڕاوچی بینی ئەم ڕاوچیانە یەکێکیانی بینی ماسیەکی زۆر گەورەی ڕاو کردبوو وتی ئەو ماسێم بەرێ ئەو شوتی من ئەمام هیلاک بوومە و لە پێناوێدا دەسم کەوتووە وتی ئەوەم دەرێ بە زۆر هەچۆن بێ لێی سند یەک زلەیدا لێ و چونکە ئەو دەسەڵاتدار بوو ئەمش بێدەسەڵات بوو ناچار بوو ماسیەکەی برد و ئەمش هیچی نەبوو بێکەس بوو بێپشت بوو هیچ نەبوو بەڵکو هەرەوەی پێکرا دەستی برز کردەوەتی خوایە ئەو دەستەی کە داوی لێم و ئێستا ئەو ئەنازیە بەو دەستەیە و ئەناڵێ ئاهاوار دەکا و یان بڵێن بەو دەستە و بەو قووەتەی خۆی بەگشت قووەتەکەی توانی دای لە من خوایە دەسەڵاتەکەی بشکێنی خوایە قووەتەکەی بشکێنی تووشی ئەوەی بکەی قەت لە فکری خۆیدا نەبێ ئەڵێ ئەم پیاوە چوو ئەم پیاوە خۆی گێڕێتەوە چونکە لە دواییدا دەستیان بڕیوە ئەم پیاوە ئەڵێ دەستیان لە بنا بڕیوە بە شاریعەکان ئەگەڕایوت هەر کەسێ ئەوێتی عیبرەت وەرگرێ با سێری من بکە دوایە لیان پرسی ئەم قسەی گێڕاوە وتی پاشان ڕۆیشتم دەستم ئێشێ ئازارێک کەوتە ناوی ئەڵێ یەکسەر چوون بەلای دکتۆر عیلاجی بکەم ئازارەکەم ناو لەپما بوو دوایەوە عیلاجم کرد بینیم ئازارەکەم گەیشتە مەچەکم ئەڵێ بچووم بۆ ئەوەی ئازارەکەم عیلاجکەم وتیانە بێ دەستت لەیدا ببڕینەوە نابێ چونکە ئەگە نەیبڕینەوە تەشە ناکە ئەڵێ دەستمان لە مەچەکا بڕیەوە ئەڵێ ئازارەکەم هات بەرەوبان یەمان ئازارەکەم لێ نەبڕا دووبارە گەڕامەوە لای دکتۆر وتم ئازارەکەم گەیشتە ئەمرم وتیان ئەبێ ئازارەکە بەرەو کێو بچێ ئەبێ عیلاجی کەین عیلاجیان کرد ئیسفادەی نەبوو تێ بێ بیبڕینەوە بڕیانەوە لەیرەدا ئەڵێ ئازارەکە چوو بەرەوبان گەیە شانی ئەلێشدا ئەڵێ بڕیانەوە چونکە ئازارەکە هەر دەڕوا ئیسفادەی نییە بەدەوا نابێ پێیان وت وریا بۆ فریای خۆتکەوە ئەگەر ئەم ئازارە ڕانەگری جەسەد ئەمووی لەناو دەچێ و دەمریش ئەڵێ منیش تێگەیشتم یەکسەر زانیم فکرم کردەوە ئەم ئازارە ئەین ئەو ئینسانە مەظلومەیە ئەو ئینسانە بێکەسەیە بێپشتەیە کەسی نییە ئەڵێ یەکسەر ڕۆیشتم هەرچۆن بوو گەڕام بەدوایە حتا دۆزیمەوە ناو عنوانمدا بە خەڵک بۆی بگەم پێ هەرچۆن بێ چونکە زانیم من خراپ دام لەو تعدایەکی زۆرم لێ کرد زانیم لە دوای خۆمش دوعای لێ کردومە چونکە دوعای مەظلوم دوعای ئەوەی کەستەمی لێ دەکرێت بینی خۆی خوا حیجاب نییە لە بینە مسلمان ئازەکان چونکە هەرچی کاتێ مەظلوم بووی دەست بەفکەوە بەگریانەوە دوعاکانت کە خوا دێتە هەناتەوە بە تەکید بەڵام بەدڵ لەگەڵ یابە بەدڵەوە داوا بکە لە خوا بۆ ئەوە گرنگە ئەمجا فەرمێ گردم و دامنا وتم فریام کەوە وتی من تو ناناسم لەکوێ بیناسی ئەو کاتێ دای لە ئەم ئینسانێکی گەورە بوو هێزێکی لەگەڵا بوو قووەتێکی هەبوو لەگەڵ ئەما دانانشت ئێستا هاتووە زەلیل لە بەردەمی ئەما دانشتووە دەستێکی بڕاوەتەوە کەس نایناسی ڕەنگی گۆڕاوە وتی من فڵان کەسم فڵان ڕۆژ هاتم ئەو ماسیەم لێ کڕی ئەو ماسیەم لێ سەندی بە زۆر تعدایەکی یەکجا زۆرم لە تۆ کرد وتی ئەی چیتەوێ ئەی بۆ هات لێ هات وتی نابینی حاڵی من چی پێ هاتووە وتی ئەی بۆ هات لێ هاتووە وتی لەبەر ئەوەی تۆ ئەو خوایە دوعام بۆ بکە دوعام بۆ بکە بۆ ئەوەی خوای گەورە جەستەم لەو ئازارە پارێزێ بەس دوعام بۆ بکە دوای پێ دەڵێم بەس لێم تخوا یەک پرسیارێکش لێ ئەەکەم دوای من کاتێ من دام لێ دوای ڕۆیشتم پشتم لێ کردی تو خوا چی دوعایەکت کرد لە من ئەو شوتی وەڵڵاهی دار لێم زۆر لە دنیادا خۆم بە مەویسیە زانی سێرەی لامە کرد دەستمە برد بۆی لا بەولا بەیلا کەس لای لێ ناکردمەوە
وەک چۆن وەک ئەو کۆمەڵە خەڵکی ئەمڕۆ ببینە بە بەرچاوی هەمووتانەوە هەموو دنیا تەماشا دەکەن ئەو پەڕی دەسەڵاتەکەیانەوەیە کە دەڵێن داواکارین ئەمە شەڕە ڕاگیرن ئەوانش کەسیان نییە جگە خودا نەبێ جگە دوعاکانی ئێوە نەبێ جگە فرمێسکەکانی ئێوە نەبێ چونکە ئەو وتی وەڵاهی ئەوە نەبێ کە من دوعایەکم کردم خوایە بەچی قووەتێکی ئەنازێ بەچی دەسەڵاتێکی ئەنازێ خوایە ئەوەی لەناو بدەی ئەژە وەڵاهی لای تۆ دەرچوومە ئەو دەسەم ئازارە تا ئێستا جەستەم هەمووی ئازارە تۆ خوایە قۆندەرەکانت ماچەکە مەڵێ دانش بۆی قۆندەرەکانی ماچکا بەس بپەڕێەوە لە خوا بڵێ خوایە بەس ئازارەکەی لێ گیان دەرکە چونکە تیاچم فریام کەوە چونکە مسلمان عەزیزەکان ئێمە هیچمان لەدەست نایە هیچمان نییە نە تەیارە نە تۆپ نە قووەت هیچ ئێمە لەوان بێدەسەڵاتترین ئیلا ئەوە نەبێ گەورەترین چەکمان بەدەستەوە بێ دوعایە کە لە دوعا نەپا چەندێ نوێژ دەکەین داوەندە دوعا بکەین مسلمان عەزیزەکان چونکە ئەوانە هەڵزمانمانن ئەوانە هەموو لە هەموو شێکدا دەگەینە یەک چونکە ئەگەر هیچ نەبێ ئەو منداڵە هەتیوانە ئەو منداڵە ساوانە ئەگەر هیچ نەبێ ئەو پیاوە تەمەنانە ئەو ئافرەتانە ئەمانە بەکشۆ بڕۆن ڕوو بەکوێ بکەن هیچ کەسێکش لایەکیان لێ ناکاتەوە بۆیە ئیمانداران و مسلمانان ئەبێ ئێمە بەردەوام بین لە دوعاکردن بۆ ئەوان بۆی ژیانیان خۆشتر و چاکتر بێ و بۆ هەموو مسلمانان لە دنیادا ئازیزان و خۆشەویستان خۆی گەورە ڕەحم بە مولایەکمان بکە یا ربی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت بۆ خاتری اسمی عەظەمی خوەت یا ربی لێ تەپاڕێینەوە یا ربی خوایە لێ تەپاڕێینەوە ئەی پەروەردگارە یا ربی خوایە ئەو گەلە مەظلومە خوایە هیچ پشتێکیان نییە ئیلا پشتی تۆ نەبێ یا الله خوایە خۆت پشتیان بی یا الله خوایە لێ تەپاڕێینەوە بیتە هەنایەنەوە خوایە واگرە لەسەریان لا بدەی یا ربی کەسێ بکەیتە سەبەب هۆکار خوایە گیان بۆ ئەوەی ئەی پەروەردگارە بۆ ئەو شەڕ ڕاگیرێ یا ربی یا ربی خوایە ڕەحممان پێ بکەی یا ربی خوایە لەمە زیاتر ئەی